بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، وصل اللهم على نبيه المصطفى وعلى آله وأصحابه المجتبى، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، وبعد. بەڕێزان و خۆشەویستان، فێرخوازان، زانستخوازان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ لە برایانی خۆشەویست لە خوشکانی ڕێزدار. خۆشحاڵ و شادومانی داریشتر لەو خولەی بە ناوی کەوا خولی تەفسیرکردنی جوزئی عەممە لە زنجیرەی بیستەهەمین دەگەینەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست، ئەویش لە وانەی بیستەم لە تەفسیری سوورەتی ئەلبەلەد دەگەینە. ئەو سوورەتە پیرۆزە تەفسیری دەکەین و لێکدانەوەیەکی دەکەین بە ئومێدی ئەوەی ببێتە مایەی سوود و قازانجی هەموو لایەک. سەرەتا تەوەری یەکەم ئەو سوورەتە تەفسیرەکەی لە چەند تەوەرێک پێک دێ. تەوەری یەکەم بریتە لە پێناسەی سوورەت. ناوی سوورەت بە ناوی سوورەتی ئەلبەلەدە. وشەی بەلەد واتە شار، واتە ئەو شوێنەی کەوا ئامادە کرایە خەڵک تێیدا بژیتن، هەموو برین شتێکی عنی برین پێویستیەکانی ژیانی تێدایە، پێی دەوترێ بەلەد. واتە ئێستا مەسەلەن لۆ منە بە زمانی عەرەبی پێی دەوترێ مەدینەش. مەدینە یعنی شار، ئەو شوێنێک کە خەڵکی تێدا دەژی. تەوان هەر وڵاتێک لە چەند شارێک پێک دێتن کەوا خەڵک تێیدا ژیان بەسەر دەبن. ئەو سوورەتە بە ناوی سوورەتی ئەلبەلەدە مەبەستیش لە شاری مەککەی پیرۆزە. ژمارەی ئاەتەکانی 20 ئاەتە، سوورەتێکی مەککیە. زنجیرەی 90مین سوورەتەکان لە سوورەتی قورئانە لە دوای سوورەتی قاف دابەزیوە. هەموو ئاەتەکانێکی جێگیرەواتە هیچ نەسخی تێدا نییە. ئەو سوورەتە پیرۆزە تەوەری دووەم بابەتەکانی ئەو سوورەتە. ئەو سوورەتە پیرۆزە سوورەتی بەلەد لە سێ تەوەری سەرەکی باز دەکا. سێ تەوەری سەرەکی ئاماژە بە سێ تەوەری سەرەکی دەکا، داکۆچی دەکاتەوە لەسەر سێ بابەتی زۆر گرنگ. ئەویش یەکەم بە گەورە و پیرۆزدانانی مەککەی پیرۆز و هۆکاری دروستبوونی مرۆڤ. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی پیرۆزی شاری مەککە دەکا، لە بۆ ئەو بابەتە سوێن دەخوا کە ئەو مرۆڤە کەسێکی زۆر گەورەیە، زۆر بەڕێزە، و لە بەوچی خوای گەورە ئەو ئینسانی خەڵق کردووە، واتە وەزیفە و پیشەی ئینسان لەسەر ڕووی ئەو زەویە چییە؟ خاڵی دووەم، تەوەری دووەم، مرۆڤ هەوڵ و کۆششی لەسەر پێویستە، بەختەوەری و بەدبەختی پەیوەستە بە هەوڵ و کۆششی ئەو مرۆڤەوە. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لۆمانڕۆن دەکاتەوە، ئەی مرۆڤ، تۆ مەخلوق و دروستکراوێکی زۆر بەڕێزی، زۆر گەورەی، زۆر ڕێزداری، بەڵام ئەوەی پێویستە لەسەر تۆ هەوڵ و کۆشش بکەی، خۆ ماندی بکەی. هەموو مرۆڤک دەبی ئیش بکە، دەبی خۆی ماندی بکە. ئەوجا ئەو ماندیبوونە ئەگەر هات هەوڵ و کۆشش و ماندیبوون و کارەکانی چاکە بوو، ئەوە بەختە دەبێتە مایی بەختەوەری دنیا و قیامەتی. بەڵام ئەو ماندیبوون و زەحمەتی ئەگەر بەرەو خراپی بی، ئەگەر لە بۆ خراپەی بی، ئەگەر کاری خراپ بی، ئەوە بەرەو چێن دەری دەبا؟ بەرەو بەدبەختی دنیا و قیامەتی دەبا. هەم لە دنیاە لە ئەو پەڕیژیانی بەدبەختی و ماڵوێرانی و زەحمەتی دەژی، لە ڕۆژی قیامەتێش تووشی عەزابی سەختی خوای گەورە دەبی، خوا پەنامان بدە. تەوەری سێم لەو سوورەتەدا هۆکارەکانی بەدەسێنانی بەختەوەری و هۆکارەکانی ڕزگاربوونی مرۆڤ لە دوا ڕۆژ خوای گەورە باز دەکاتن. تەوەری سێم پەیوەندی بە سوورەتی پێشوو. ئەو سوورەتی بەلەد چ پەیوەندێکی هەیە بە سوورەتی ئەلفەجر کەوا لە پێشی ئەو سوورەتەوەیە. لە سوورەتی ئەلفەجر خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی ماڵ و لە خۆبایی بوونی مرۆڤی کرد کە دەبێتە هۆی سەرگەردانی و بەدبەختی ئەو مرۆڤە. لەو سوورەتەشدا خوای گەورە باسی هەمان ئەو ماڵە دەکات کە لە دەستی کەسانێکی ترە، پێچەوانەی کەسەکانی پێشوو کە بڕوایان بە ڕۆژی دوایی نییە، کە ماڵەکەیان بەکار دەینن، هێز و توانایەکانی خۆیان بەکار دەینن لە بۆ ئەشکەنجە و ئازاردانی خەڵک، لەوەی کەوا زەرەر بە خەڵکی بگەینن. بەڵام خوای گەورە باسی جۆرە خەڵکانی شترمان دەکە لەو سوورەتە، بە ماڵەکانیان بەهەش دەکڕن، بە هێز و توانایەکانیان دەبنە فریاد ڕەس و ڕزگار بوون لە بۆ خەڵکی بێدەسەڵات و خەڵکی تری
کە لەگەڵیاندا دەژین بەڵام بەختەوەری دنیا و دوا ڕۆژی پێ بەدەست دێنێت کەوا بەوەی ئەو ماڵەوە بەختەوەری دنیا و قیامەتی بەدەست دێنێت تەوەری چوارەم مانای وشەکان وشەی حیلون نیشتەجێی واتە نیشتەجێی ئازاردانت ڕەوا کراوە لوبەدا زۆر کەڵەکە بوو کۆبووەوە اقتحمە بڕینی کۆسب ناخۆشی ذی مەسغەبە ڕۆژانی سەخت گرانی ئەلمەشئەمە دەستەچەپ کەبەت زەحمەتی هەوڵ و کۆشش النەجدەین هەردوو ڕێگای چاک و باش العەقەبە کۆسب تەگەرە ناخۆشی ذا مەتڕەبە تۆزاوی بەزەوی وەنووساو مؤسەدە دەرگای داخراو بەستراو تەوەری پێنجەم لێکدانەوە و تەفسیرکردنی ئاەتەکان یەک بە دوای یەک خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو سوورەتە پیرۆزە سوێن دەخوا بە شاری مەککەی پیرۆز دەفەرموێ لا أقسم بهذا البلد طبعا لێرە لا زانایانی عولەما نەحوی یاخود ئەوانەی کە مفەسیرەکانی قورئان هەندێک دەفەرمون لا وشەیەکی زائیدەیە واتە أقسم بهذا البلد يعني ئەو لا هیچ اعتیباری پێ ناکرێت زیادەیە طبعا لە قورئانی پیرۆز هەندێک لە زانایان پێیان ناخۆشە برێن قورئان زیادی تێدایە بەڵکو هەر وشەیەک کە لە قورئانی پیرۆز بە زیادە هاتبی دەرێن للتەئکید واتە تەئکیدکەرەوەی شتێکە لێ دەرێن معقول نییە قورئان زیادی تێدابیتن کەواتە زائید نییە بەڵکو لێرەدا يعني خوای گەورە سبحانه وتعالى ئەو لای هێناوە ئەو لایە لە بۆ تەئکیدە يعني أقسم بهذا البلد أقسم بهذا البلد وەکو لە قورئانی پیرۆزسا هەیە وكفى بالله شهيدا أو بايا لبو تأكيدا يعني وكفى الله شهيدا كافي أقد بايكي تيدانا قوتري بلام لو خواي قول بايكي هباس كدوا بالله شهيدا لبو زيادة تأكيد ليرج لا أقسم بهذا البلد واتا لبو تأكيد كدنوي السويد خواردنا هنده تشتريش دا فرمون أو لا يعني لا أقسم بهذا البلد خواي قول دا فرمون من سوين ناخوم بو شارة بيروزة كشاري مكية لو لبروي زۆر مەخلوق و دروستکرا و شوێنێکی زۆر گەورە و پیرۆزە لەبەر گەورەیەکەی من سوێندی پێ ناخۆم بزانن ئێوەش ئەی عەبد و بەندەکانم ئەو شوێنە چەند گەورەیە ئەوە خاڵی دووەم برین تەفسیری دووەم هەندێکتر لە زانایان دەفەرمون لا أقسم بهذا البلد لا ڕەتکردنەوەی بیر و بۆچوونەکی پێشیە یعنی ئەی خەڵکی شاری مەککە لا ئەو بیر و بۆچوونەی کە ئێوە هەیتان لە بێباوەڕی لە سوکایەتی کردن بە پێغەمبەری خوا و بەو شارە پیرۆزە کە شاری مەککەیە ئێوە هەڵەن بەڵام پێچەوانەی بیر و بۆچوونی ئێوە ئەوەیە أقسم بهذا البلد من سوێن دەخۆم بەو شارە پیرۆزە کە شاری مەککەی پیرۆزە وأنت حل بهذا البلد خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ نیشتەجێی لەو شارەدا وأنت حل ئێستا تۆ نیشتەجێی لەو شارە پیرۆزە کە شاری مەککەی پیرۆزە یان وأنت حل بهذا البلد تفسیری دووەم ئەوەیە واتە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مشریک و بێباوەڕانە طبعا لە قەدیم الزەمان شاری مەککەی پیرۆز کەعبەی پیرۆز زۆر بەڕێز بووە لەکن حتا ئەو کەسانی کە مشریک و بێباوەڕ و خەڵکی بێباوەڕ بوون بەڵام لەگەر ئەوەی شاری مەککەیان زۆر لەکن گەورە بوو حتا لەکنیان حەرام بوو لە ناو شاری مەککە ئەگەر بگە کەسێک بگەیشت بێ بابە کوشتەی خۆی یعنی کەسێک بابی کوشتیا دەستی لە بۆ درێژ نەدەکرد دەیگوت و لە ناو حەڕەمی بەڵام خوای گەورە دەفەرمی ئەوانە ئەوەندە ڕێز لە شاری مەککە دەگرن ئەو مشریکانە بەڵام تۆیەک کە پێغەمبەری خوای تۆیەک کە لەکنەوان صادق الئەمینی ئەی پێغەمبەری خوا بەڵام ئەتوو هەموو شتێکت لە بۆ حەلال کراوە بەڕەوا دانراوە ئەشکەندەت بدەن ئازارت بدەن دەربەدەرت بکەن حتا پیلانی ئەوەی دابڕژن کە بتکوژن وأنت حل بهذا الكراسي وجيسة سرمانة ئەوان داریان نەدەبڕیەوە ئەوان ڕاویان نەدەکرد لەبەر ئەوەی دەیانگو پیرۆزی ئەو شارەیە بەڵام پێیان ئاسایی بوو
لبن كعبي بيروس ورجي عشتر أو هم خين وخيزا وبيسيينا ورجي عشتريان بسر سري بيغمبري خوار لكاتك بيغمبري خوار لسزدة دابو بزغنا أو ناروايتي عندك البرامبر ببيغمبري خوار صلى الله عليه وسلم بوي برزان وخوش ويستان بزانا هر كاتك إنسان لسيستمو ياسا لا يدا أو سيستمو ياسايا أجر سيستمو ياساي آسمان بو يا سيستمو ياسايك بك لقر عقل زمير وجداني نبيتن سبحان الله أو إنسانا لمروفاتي دشوري همشتكي للاي برواج دبتوا همشتكان عكس دبتوا لو يدينو برنامج آسمان عقل وجدان لك الإنسان دروز دكا براسي دات بروري عقل وجدان ودات بروري بيرو دكا لنوجياني إنسان هر كاتش دين زعيف بو بيرو باور نما عقيدة وإيمان لاواز بو سبحان الله هم جيان تيقدتين بزانا بيغمبري خواه صلى الله عليه وسلم لفرموديك دا فرمي مسلمان كان آقادار بن برلهات من روجي قيامته سنوات خداعات هندك صالدين بسر ايوه خداعات واتا كلمة خداع يعني دوكو بريشتكان وجودة بنوا عكس دبتوا يعني إنسان فيري ليدك سبحان الله عندقات أو رادك خوي بالروابة اشتخرا كان بكاتن بيغمبري خوادة فرمي عجايباتي أو صالانا أو بوشي ويا يصدق الكاذب أو كسي دروزنا بالرازقو دادندري ويكذب الصادق أو كسي رازقو بدروزن دادندري أنت بشابكا يؤتمن الخائن أو كسي خائنو دسبيسو دزو قندلا بأمين دادندري ويخون الأمين أو كسي دسباكا أو كسي ديندارا أو كسي أمانة باريزا بخائن دادندري لو سد بجوابه كدين نما كبيبا وريبو كمشرك كشرك بالي تشابو بسر همو أو خلقان بويا هموش تشن لكن بيروز بو تنها أو يبيع الرواب كآزار وأشكن زي بدن بيغمبري خوابو صلى الله عليه وسلم كديان ناسي كديان زاني تن قوريا تن دسباكا تن كسيشي بريزا بلام حتى أو كاتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم تماني تل صالة زور بقوري سيري دكان لدواي تل صال كدبي بيغمبري خواه صلى الله عليه وسلم دزدكن بأشكن زو آزاردان وهمش تجي بيغمبري خواه حلال الرواد بيبويان وأنت حل بهذا البلد ياخد دلين أي بيغمبري خواه خواهي قوري آقاداري بيغمبر دكاتوا روزك دادي أي بيغمبري خواه أو شاري مكة دكوت جير دستيتو كدكوت جير دستيتو بوتوز ماويتي كم حلال دبي الرواد دبي كواءتو فرماني خواهي قوري زيب كيتيدا أوش لفتحي مكة دواي تندين صال لو دابزيني أو آيتا بيغمبري خواه كوتي كلو شاري مدينة لصالي هشتي برين كوتي هش صال دوايو كبيغمبري خواه كوتي كت فتح شاري مكة كرا لو كاتدا بيغمبري خواه فرمي وأحيل لي ساعة من نهار لو روزي كبيغمبري خواه فتح مكة كت ماويك ساعة يعني ماويك لو روزي كفتح مكة تداكت لبي الرواكرا كوا بيغمبري خواه والله لهندكس بستين تاوا ووالد وما ولد وخواي قلت من سوين دخوم بتي والد بو باوكا وما ولد وأو باوكاني كوا سوين دخوم بمن بباوكا كان وما ولد وسوين ديش دخوم بو من دالاني كلا دايق دبن ليرة دا خواي قلت له سوين دخوا دفمي سوين بباوكو أوي لي بباج كوتوا لو باوكا لمن دال لنوا كاتك تمشادكي بزنجيرة إنسان تمشادكي ديتا بيش مثلا فلاني كوري فلاني كوري فلاني كوري فلاني أو أجا بيدا بتي إنسان بزاني دهز دبسطها هزار فشت أتوهات يا خواري زانت تمشابكا يكم كسك أخوا خلقك الباوكا آدم ويهندق لتفسير كان دفرمون ووالدين يعني باوكا آدم وما ولد بهمونا وكاني باوكا آدم حتى روجي قيامة الليل بولد دبيتم يتشق لوشتاني كزيجاي سر صرمانو إعزازو زيجاي أوي كيسال لي وربيتوا أو مسلي من دالبون
ئەو مەسەلەی زنجیرەی نەسەبی ئینسان کەوا لە باوکە ئادەمەوە هاتە خوارد هەتا ئاخری منداڵ کە لە دایک دەبیتن لەسەر ڕووی ئەو زەویە ئەوە هەموو زنجیرەیە کە لە بۆ درێژە پێدانی ژیانی مرۆڤ خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەو ئینسانانەی بەو شێوەیە داناوە. بەڕاستی جێی سەرسوڕمانە تەمەشا دەکەی کەسێک گەنجە هەتاکو ژن نەیری هەتاکو کچ و کوڕک نەگەن بە یەکتر ئەوجە بە حەلالیان بە حەرامی منداڵ پەیدا نابێ. ئەو منداڵە کە لە دایک دەبی یەکێکە لە هێز و دەسەڵات و قدرەتی خوای گەورە سوبحانەه وتەعالا. لێیە خوای گەورە لە سوورەتی شوڕا دەفەرمێ لله ما في السماوات وما في الأرض يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما. خوای گەورە دەفەرمێ سوبحانەه وتەعالا ئێمە لە هەندێک کەسان منداڵ دەبەخشین هەندێک بەس تەنها کوڕیان پێ دەدەین هەندێکیان بەس تەنها کچیان پێ دەدەین و هەندێکیان کوڕ و کچیان پێ دەدەین بەڵام هەندێک دایک و باوکیش هەیە بە هێز و قودرەتی خوا بە تەقدیر و قەدەری خوای گەورە وایە ئەوانەوە یەجعل من یەشاء عەقیما نەزۆکن منداڵیان نابی ڕەنگە هیچ ئەسبابەتی نەبی بەڵام قەدەری خوای گەورە وایە لۆ ئەوانە کە بێ منداڵ بن منداڵیان نابی کەواتە منداڵ بوون یەکێکە لە نیعمەتی خوا منداڵ بوون لەژێر هێز و دەسەڵاتی خوای گەورەیە سوبحانەه وتەعالا. خوای گەورە ئەگە ئیرادەی هەبی منداڵ دەدات و ئەگەر خوای گەورە ئیرادە و مەبەستی لەسەر نەبیتن هەموو دنیا خڕبیتەوە ناتانن منداڵێک بە دایک و باوکەک ببەخشێت. ئەوە لە توانە و هێزی خوای گەورەدایە بۆیە منداڵ یەکێکە لە نیعمەتەکانی خوا. کەسێک دەبێتە باوک لە دوایەوەی کە دەبێتە باوک چاوەڕوانی منداڵ دەکات ووالدین وما ولد بەڕاستی ئەو جێی سەرنج و تێڕامانە کاتێکەوە ئەو هەموو باوکانە منداڵیان هەیە و هەموو بە زنجیرە لێیان وە پاش کەوتووە. سوێندی خوای گەورە خوای گوتنە سوێندم بە هەموو ئەو شتانەی کە باسم کرد بە شاری مەککەی پیرۆز و هەروەها بەو باوکای کە من خەڵقم کردووە چ باوکە ئادەم بیان هەر باوکێکی تری ئاسایی و بە هەموو ئەو منداڵانش کە لە باوکەکانیان بە پاشکەوتون لقد خلقنا الإنسان في كبد سوێند بەوانە هەمووی لقد لام لامی قەسەمە واتە سوێند بێتن قد خلقنا يعني بێگومان ئێمە مرۆڤمان دروستکە قەت لێرە لە بۆ تەحقیق و تەئکیدە بەبێ شک و گومان ئێمە ئەو مرۆڤەمان دروست کردووە لقد خلقنا الإنسان في كبد ئەو ئینسانەمان دروست کردووە چۆنمان دروست کردووە في كبد ئەو ئینسانە عام بزانە خوای گەورە دەفەرمێ في كبد نافرمێ مین نافرمێ لی كبد ئەمە مرۆڤمان دروست نەکردووە بۆ مەشەقەت و زەحمەتی نا في كبد یعنی ئەو ئینسانە هەر خودی خۆی کاتێک کەوا ئەو منداڵە ڕوحی دێتە بەرێ دەکەوتە ناو مەشەقەت و زەحمەتی و هەوڵ و کۆشش چونکە تەبیعەتی ژیانی وایە. تەماشای هەموو مەخلوقاتەکانی خوای گەورە بکە هەر یەکە خوای گەورە خەڵقی کردیە بۆ ئیشێک بۆ کارێک پێوەی خەریکە ڕۆژ لەوەتی ئێمە چاومان هەڵی نایە هەڵدێ ئاودی و دەبیتن مانگ لەوەتی ئێمە چاومان هەڵی نایە لە سەرەتای هەموو مانگێک بەلاوازی بە دەردەکەویتن لە دواییدا وردە وردە قەڵەو دەبی و گەورە دەبی حتا دەبێتە مانگی تابان و خڕ لە دواییدا وردە وردە لاواز دەبتەوە. ئەوە سنەتی ئەو ژیانەیە بۆ هەموو مەخلوقاتەکانی خوای گەورە بۆیە مرۆڤیش لقد خلقنا الإنسان في كبد ئەو ئینسانە هەر لەو کاتێکدا لە بچووکی خۆی کە ڕوحی دێتە بەرێ لە ناو مەشەقەت و زەحمەتیە لە ناو ڕەحمێکی تەنگ و تاریک لە یەک پەتە دەمار لە یەک پەتە دەمار کە پێی دوتە حەبلی سوڕی ناوک کەوا لە ناو زجی دایکی خواردی لە بۆ دەچیتن ئەو منداڵە جێیەکی تەسک و تەنگ و تاریک في ظلمات ثلاث وەکو خوای گەورە بازەکاتن ئەو منداڵە ئەو منداڵە لە ناو سێ تاریکی زۆر تەنگە لە ناو زجی دایکی چەند زەحمەتە لە دواییدا بە زەحمەتێکی زۆر ئەو منداڵە لە دایک دەبی کاتێک تەمەشا دەکەی ئەو منداڵە لە دایک دەبیتن سبحان الله زۆر جاری وایە لەگەل لە دایک بوونەکەی هەندە زەحمەتیە منداڵ پیلی دێتە دەرێ زۆر جاری وایە منداڵ لەگەر ئەوەی کە بە زەحمەتی لە دایک دەبی تووشی ئەشکەنجە و ئێش و زەحمەتێکی زۆر دەبی هەر کە ئەو منداڵە لە دایک دەبی ڕاستەوخۆ زیڕەی لێ هەردەستی دەگریێ
دیارە کاتێک کە منداڵ لە هەردێتە دنیای دەگریێ چکە ئەو منداڵێستان ئاشنانیە بەو دنیاە وا تێدەگا دێتە جێکی زۆر ناخۆش نازانی ئەو دنیای هاتیە زۆر خۆشترە لە ناو ڕەحمەکەی هەتا تێدەکات کاتێک چاوی دەبتەوە کاتێک تەمەشای ئەو دەوبەر و بەری خۆی دەکات دایکێک لە باوشی دەکات دەو بە مەمچی دایکی وەدەنێتن ئەو منداڵە دڵی خۆش دەبیتن بەچی بەو دنیاە ئەوە مەشەقەتی ژیانی ئینسانە ئەو منداڵە هە لە دایک بوو دەبی بە مەشەقەت و زەحمەتی ڕزقی خۆی پەیدا بکە دەوی بە مەمچی داچی وە بنێ و زۆر بە زەحمەتی بمژی هەتا ئەو شیرەی دەخوا ئەو دەوردە وردە گەورە دەبی ئەو منداڵە دەبێتە گەنج و لاو ئەو دەبی بخینی دەبی عیلم پەیدا بکە دەبی ئیش بکە دەبی یارمەتی داک و بابی بدا هەتا دەبێتە پیاوێکی گەورە ئەو ژنی دەینی قڕ بەسەری خۆی دەکا ئەو مەسرەفی ماڵ و منداڵ و حەفازە و ئیش و کار ژیان ئەوە بەو شێوەیە بزانە تەمەشا بکە هەتا زۆر جارێک کابرا عمری دەبتە 65 ساڵ 63 ساڵ لە دائیرە چیتبی هەتا تەمەین دەکاتە 63 ساڵی ئەوە لە دائیرەی سبەینێ سەعات هەش دەبی وجودی هەبی لە دائیرەی سەعات چار کۆتایی پێدێ بزانە ئەوە مەشەقەت و زەحمەتی دنیایە بزانە ئەدی ئەگەر ئەو هەمماندی بوونە ئینسان بێ ئاگابی لە خوا حساب لە بۆ خوا نەکە حساب لۆ قیامەتێ نەکە زۆر ماندیبی ئەو ئینسانە لەو دنیاە بەبێ ئەوەی حساب کە بەرنامەی هەیە کە کەلامی خوای گەورەی سوبحانەهو وتەعالا ڕێبازی سونەتی پێغەمبەر بگری لە دنیای ئەو هەموو زەحمەتیە لە ڕۆژی قیامەتێش شەرمەزاری ڕۆژی دوایی بەڵام ئینسانێک کە دەژی لەو دنیا پەیامدارانە دەژی لەسەر بەرنامەی خوا دەژی ئەو دنیای پڕ لە زەحمەتی و ناخۆشیە هەر کاتێک سەری ئاودی بوو هەر کاتێک برد یەکەو سەر قەبرەکەی دەبێتە مێرگەک لە مێرگەکانی بەهشت چەند خۆشە بزانە لەوێدا حەسەیەوە لۆیە پێغەمبەری خوا فەرمێ لا ڕاحەتە فی الدنیا ئەو دنیای ئیسراحەتی تێدانە واللهی دەوڵەمەندترین کەس بینە دەوڵەمەندترین کەسکەوە لە هیچ شتێکی کەم نەبیتن ئەو دنیای هەموو هەبیتن هەل لە ناڕاحەتیدایە هەل لە زەحمەتیدایە ئەدی ئەو هەموو مەسئولیەتی خەڵکە ئەدی ئەو هەموو ئیش و کار و ماندی بوونە زۆر زەحمەتە وا تێنەگەی کەسێک دەوڵەمەندە و هەموو ماڵ و سەروەت و سامانی لە ئەو پڕی ئیسراحەتە بەخوا یان ژنەکەی خراپە یان کوڕەکەی خراپە یان جیرانی خراپە یان لەگە شاگردەکانی تووشی زەحمەتی و ناخۆشی دەبی جاروێ دەبی خەو حەرام بکات هەر پارەژماردەکەی بەردەوامی زۆر هیلاکەتی و ناخۆشی و زەحمەتیە لۆیە بەڕاستی ئینسان دەبی بزانیتن خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئینسانی دروست کردو بۆ زەحمەتی بۆ هەوڵ و کۆشش بەڵام هەوڵ و کۆشش دوو جۆرە هەوڵ و کۆششێک دەتگەێنێتە ڕەزامەندی خوا هەوڵ و کۆششێک ئینسان لەسەری قەردار دەبتەوە شەرمەزاری خوای گەورە دەبی خوا پەنامان بدا اینجا خوای گەورە دەفەرمێ ئەیەحسەب ئەن لا یەقدر عەلەیه ئەحەد ئایا ئەو مرۆڤە وا حسێب دەکا ئەن لەن یەقدر عەلەیه ئەحەد ئەو ئاەتە دابەزی سەبارەت بە ئەشەدی کوڕی کیلدەی جەمحی کە بەهێز و بازوەکەی خۆی بایی بوو ئیبن عەباس دەفەرمێ ئەشەد دەیوت لە پێناو دوژمنایەتی محەممەد دا ماڵێکی زۆرم خەرج کرد درۆشی دەکرد یعنی بدرۆی دەکرد بەڵام خۆی هەڵدەچێشان ناو خەڵک دەیگۆ هەرچی ماڵ و سەروەت و سامانی خۆم هەیە هەر هەمووی خەرج دەکەم سەرف دەکەم لە بۆ دژایەتی و دوژمنایەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بزانە تەمەشا بکە ژنی ئەبوو لەهەب کە ناوی ئوم جەمیلە بوو هەستا خەناوکەکی زۆر بە قیمەتیە بوو فرۆشتی سەرفی کرد لەو دژایەتی کردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئایا حەسەبوو ئەرێ ئەو ئینسانە وا تێدەگا ئەن لەن یەقدر عەلەیه ئەحەد هیچ کەسێک نییە لەسەروی توانە داربی هیچ کەسێک نییە لەسەروی هێز و توانای پێی بشتێتن وا تێدەگا ڕۆژێک دانایە بمری ئایا حساب لۆ هێز و قودرەتی خوای گەورە ناکە لێرە خوای گەورە مەقسەدی خۆیەتی یعنی ئەو کەسە فکر ناکاتەوە کە خوایەکەیە هێز و دەسەڵاتەکەی لە زۆر گەورەیە زۆر بەهێزە ڕۆژێک دادێ ملکەتی دەکا يقول أهلكت مالا لبدا أو إنسانك دلي براستي من مالك زورم بصرف كرد وخرج كرد لبدا مالك طبعا كلمة لبد التي واتوا وقت خوي لقديمي برين كردواري خو من لبات هبو أو لبادتيا خوري حيوان يندينا ويش يندينا وطر يندكرت أو ها
دەیان پستاوە لەگە یەکتر دەیان پستاوە لەسەر یەکیان دادەنا حتا دەبووە لە با دەچیت زۆر تون وەکو دۆشەکی خەڵک ڕادێخراوە قەدیم کەلیمەی لوبەت لێرە واتە ئەو ماڵەی لە سەیەکتر دانراوە کەڵەکە کراوە ئامادەکرەوە ئەینجا دەفەرمی ئەو ئاتەش دابەزی مقاتیل دەفەرمی ئەو ئاتە دابەزی دەربارەی حارسی کوڕی عامیری کوڕی نەوفەل کاتێک گوناهێکی کرد بوو پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا وەڵامی دایە و فەرمانی پێکرد کەفارەت بدات وتی پێغەمبەری خوا فەرمی گوناحەکەت کردیە بەڵام پێویستی بەوەیە کەفارەتێک بدەی لەوەی گوناحەکەت ڕەش بیتەوە وتی لەوەتەی چوویمە ناو دینی محەممەد ماڵەکەم هەموو ڕۆیشت بەهۆی کەفارەت و بەخشینەکان تاوان کە ئەو قسەی کرد خوای گەورە ئەو ئاەتی دابەزان فەرمووی یەقول ئەهلەکت مالا لوبەدا دەڵێ ئەمن ماڵێکی زۆرم بە هیلاک داوە مسلمانە کەلیمەی ئەهلەکە لۆچ بەکاردێ کەسێک ماڵێک سرف بکە بیفەوتێنی بەبێ ئەوی ئیسیفادەی لەبۆی هەبیت نە لە دنیای لە قیامەتێ ئەو جۆرە کەسە کە دەڕێ ئەهلەکت و ئەگەر ماڵەکەشی بەخشی بێت چونکە لە بۆ خوای گەورەینە چونکە ئیخلاسی تێدا نیە چونکە بەدڵەتی پاک نایدا وەکو ئەوی ماڵەکەی سوتان دەبی وەکو ئەوی ماڵەکەی بزر کردبی سبحان الله لێ زۆر میهمە ئینسان کە ماڵ سرف دەکا ئەگەر لەو قوتی خۆت و ماڵ و منداڵیشت بێ نیەتت خوای گەورەبی سبحانه وتعالى لكن خوای گەورە ئەجر وەردەگریەوە ئەیەحسەب ئەن لەم یەڕەه ئەحەد ئایا ئەو ئینسانە وا تێدەگا ئەن لەم یەڕەه ئەحەد هیچ کەسێک نایبینی هیچ کەسێک ئاگادار نییە بەرامبەر ئەو قسەی کە دەیکا بەرامبەر ئەو هەرس و کەوتەی کە دەینوێنی ئەن لەم یەڕەه ئەحەد ئایا ئەو کەسە وا حسێب دەکە هیچ کەسێک نایبینی مسلمانان گرنگتریشت ئەوەی ئینسان هەز بە ڕقابەی خوای گەورە بکە سبحانه وتعالى کاتێک کە ئینسان هەز دەکا بەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى دەیبینی بۆیە حساب لەو کردارەکانی دەکا حساب لە بۆ گفتارەکانی زمانی دەکا حساب لە ئەو ماڵەی دەکا کە سەرفی بکە ئایا لە پێناوی خوایە لۆیە ماڵ پەیداکردن حسابی لەسەرا سەرفکردنش حسابی لەسەرا لۆیە دەبی ئینسان ئاگادار بی ئەو کەسانی کە عاقڵ و هۆشمەندن هەز دەکەن خوای گەورە ئاگادارە بە هەموو شتەچی ماڵیان قسەیان گفتاریان کردەوەکانیان زۆر بە چاچی ڕێک دەخەن اینجا خوای گەورە چەند نیعمەتێکی خۆی بەبیر ئەو ئینسانە دەینتەوە یەکێ لەو نیعمەتانە ئەلەم نەجعل لەه عەینەین ئەی ئینسان لە چی بایی بووی لۆن دەبێ نیازی بەرامبەر بەخوا وەک ئەوەی کە ئەتوو یعنی خوای گەورە لەبیر خۆت برتەوە وەکو ئەوەی کەسێک نییە ئەتووی دروست کردبی زۆر لە خۆ بایی بەس بیر بکەوە ئەلەم نەجعل لەه عەینەین ئایا ئەتوو دوو چاوت لە بۆ دانندایە دەبیر بکۆ بزانە چێ ئەو چاوەی دایتە تو دەوەرە بە چاوەکت بڕوە ئەگەر هەموو دنیا خڕ بیتەوە ئەگەر چاوەکە لە شەبەکیە ڕۆیشتبی لە ناو مێشک ڕا دەماری مێشکرد هیچک بی ئی چاوت وەرە بزانە چێ دەتانی لە بۆت بینتەوە ئێمە دوو چاومە نەدایتە تو کە ئەو دوو چاوە تەمەشا بکە چاوی کەسێک ڕەشە چاوی کەسێک شینە چاوی کەسێک سەوزە چاوی کەسێک خڕە چاوی کەسێک هێلکەیە ئەو چاوە جوانە خوای گەورە داینایە سبحانه وتعالى اینجا خوای گەورە ئەو چاوی لە قورتایی یەک دانایە برۆیەکی لە بۆ دانای برژانگەکی لە بۆ دانای هەموو لە بۆ حیمایە لە بۆ ئەو چاوە هەتا دەورەی ئەو چاوی کردە هێسک لەوەی بە ئاسانی زەڕبەی پێ نەکەوی لۆ بیر ناکێ و لەو نیعمەتی خوایە ئەو چاوە چ نیعمەتێکی خوایە وەلیسانە وەشەفەتەی وەخوای گەورە پێیداوی نیعمەتێشتر بریتە لە نیعمەتی لیسان واتە زوبان وەشەفەتەین و ئەو دوو لێوان ئەهە نیعمەتی زوبانی یەکێکە لە نیعمەتەکانی خوا ئەو زوبانە یەک لەو ئیشارەی کە هەیتی قسەی پێ دەکرێت زۆر جاری وایە تەمەشا بکە کابرا لە دایک دەبی هەر بە منداڵی و فسە زمانە ناتانی هەندێک حرف دەربڕی ناتانیتن یان تەمەشا دەکەی زۆر جاری و کابرا یەک پفکەی گوچکۆکە هەندی سەری دەرزی لە جێیەکی زمانی دێ زمانی لار و پد دەبیتن ناتانی بە تەواتی دەربڕی ئەهەم بزانە ئەو زمانە تەن حەساسە چەند وشیارە زیاتر لە چەندین نەوە لە تام لەو زمانەیدایە کاتێک کە باسی لێموندزی و کاتێک باسی سماق و کاتێک باسی مزرەمەنیەکان بکرێ و کولیمە و حامز یەکەوسە دەود ئاوی دەکا بەبێ ئەوەی هیچ حسابەکە بیتن کاتێک باسی شتی شیرن بکەی یەکەوسە تامەکەی لە جێشترا تشتی تاڵ لە شوێنشترا ئەو زمانە چەند حەساسە لە بۆ قسەکردن بزانە تەمەشا بکە کابراەک جەڵتە لی دەدا
یەکەوسە دەست بە لەغەڵق دەکا ناتانی قسان بکە ئەو زمانە چ نیعمەتێکە بزانە 28 حرفمان هەیە هەر حرفێک مەخرەجی تایبەتی خۆی هەیە دەبی لە شوێنی تایبەت دەرببڕێ ئەگەر نا یەکەم شت مەخرەجەکەت غەڵەت دەبی ئێستا زۆر کەسەیە حرفی وەڵەضالین بیبێ مەخرەجی دال یان دەیباتە مەخرەجی تا یان دەیباتە مەخرەجێک یەکەوسەر ئەوە ئەو حرفەت غەڵەتە لۆیە بزانە زمان چەند دەورەکی هەیە لە بۆ چ نیعمەتێکی خوای گەورەی سبحانه وتعالى وەشەفەتەی وەخوای گەورە سبحانه وتعالى دوو لێوی دایتت و ئەو دوو لێوە چەند جوانە بینە بەرچاوت ئەگەر ئەو دوو لێوە نەبی دوو ددانت ئەو هەدا ئەیمەن ئەو ڕێزە ددانت لە دەرەوە بی سبحان الله ئینسان وەکو شەبەحەکی لێدێ وەکو دەعبایەکی لێدێ زۆر زەحمەت دەبی بەڵام خوای گەورە هەموو عیب و عاری توی داپۆشیە بەو لێوە جوانە لایەک لە خوارێ لایەک لە سەرێ دەکەوتە سەر یەکتر دەوت قەپات دەبیتن ئەگەر بەهات باە ئەو دوو لێوە نەبایە ئینسان ددانەی بشکا باە و کەلۆز باە بە کەیفی خۆی مێروستان و مێش و مەگەس دەچوە ژۆرێ دەوت دەبووە هێلانەی شتە پیسەکان بەڵام خوای گەورە ئەو نیعمەتەی دایتە تو دەوت قەپات دەکەی زۆر جاریوەیە کابرا بۆنێکی ناخۆش دەدەوی دێ مەحاول دەکە زۆر دەوی نەکاتەوە ڕوو لە خەڵکی نەکا خوای گەورە بەو دوو لێوە هەموو عیب و عاری توی داپۆشێ چ نیعمەتێکی خوای گەورەیە وهەدەیناه النەجدەین و یەکشت لە نیعمەتەکانی خوای گەورە دوو ڕێگای پێنیشاندای نەجدەین واتە وهەدەیناه ڕێی پیشاندای ڕێنمونی کردی النەجدەین واتە دوو ڕێگا کەلیمەی نەجدەین واتە دوو ڕێگای چاک و ڕێگای خراپ کەلیمەی نەجدە یعنی بەهانە هاتن وەنیا نارێ وەختی خۆی دیانگۆ نەجدە هات پۆلیس وەنیا کەلیمەی نەجدەین لێرە برایانی بەڕێز و خۆشەویستان واتە ئەو دوو ڕێگایی کەوا ئینسان بە فریای خۆی بکەوی ئەگەر هات ڕێگای خراپی ناسی خۆی لێ پاراست ئەوە بەڕاستی فریاکەوتنی ئینسانەکەوە نەکەوتە ناو دۆزەخ واروەها ئینسان ئەگەر ڕێگای چاکی زانی و گرتیە بەر کەواتە هەردووچی پێویستە ئینسان بزانی ڕێگای خراپ شتە حرامەکان دەبی بزانیە تا خۆتی لێ پارێزی وارو هەر ڕێگە چاکەکانیش بزانی حەلالەکان هەتاکو جێبەجێیان بکەی اینجا خوای گەورە دەفەرمێ فەلەقتەحەمە العەقەبە دەفەرمێ بەڕاستی ئێوە ئەی موسڵمانەکان هەتا ئێستا کۆس بوو تەگەرەی تەواوتان نەبڕیوە کەلیمەی ئیقتەحەمە یعنی بڕینی ڕێگایەک زۆر بە زەحمەت ئیقتەحەمە یعنی مەسەلەن زۆر جاروی دەرگایەک قەپاتە ئەو دەرگایە کەسێک دەیوێ بشتە ژۆرێ کلیل و شتی پێ نییە کو ئیقتیحامی پێدەوتر کو بتانی ئینسان لەو ڕێگا گیراوە بتانی بچی یان چیایەکە کەسێک دەوێت ئاودیوی ئەو چیابی بستە پشتەوە بەسەرکەتنی ئەو چیایە بە هەموو زەحمەتێکی و پەڕینەوە لە ئەو بەری پێی دەوتر ئیقتیحام واتە بڕینی کۆسپەک زۆر بە زەحمەتی فەلەقتەحەمە العەقەبە ئێوە ئەو کۆسبوو تەگەرەی کەوا پێویستی بە هەوڵ و کۆششی و ماندیبوونێکی زۆر هەیە هێشتا نەتان بڕیوە ئەویش چیەوەمە ئەدراکە مە العەقەبە ئەی پێغەمبەری خوا تۆز نازانی مەبەست لە عەقەبە لەو کۆسپە کەوا کۆسپێکی زۆر گەورەیە لەسەر ڕێگاکانی ئێوە چییە کە خەڵکێکی زۆر جیرۆدەی ناخۆشی بوون ئەوی بریتێ لەوەی فەک و ڕەقەبە ئازادکردنی عەبد و بەندەکانە ئەو ئەموو عەبد و بەندەی کە بە سەردەمی کۆت و بەندەکانی سەردەمی جاهیری خەڵکێکی زۆر بوون عەبد و بەندە ئەو یعنی یەکێک لە ئیشی تو ئەی پێغەمبەری خوا خەڵک ئازاد بکەی لە بەندایەتی لە کۆیلایەتی لە ژێردەستی هێشتان ئەنگۆ ئەو ڕێتان نەبڕیوە لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەوڵیدا بە هەموو شێوازێک بەندایەتی نەهێلیتن کۆیلایەتی نەهێلیتن پێغەمبەری خوا فەرمووی الناس سەواسیەة كأمشاط المشط پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم كأسنان المشط پێغەمبەری خوا فەرمووی خەڵک یەکسانە وەکو ددانی شانە هیچ کەسێک فەرقی نییە لەگەڵ هیچ کەسێک لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي عربك فضل گەورەی نییە لەسەر غەیری عربك غەیری عرب هیچ فضل و گەورەیەکی نییە لەسەر عربەکی إلا بالتقوى مەگەر بە تەقوا نەبیتن لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەوڵیدا بە چەندین ڕێگا ئەو عەبد و بەندە و کۆیلانە بکردەوە یەک لە ڕێگاکان ئەو کڕینەوەیان بە پارەوەکو بیلالی حەبەشی چەندین عەبد و بەندەی کڕیەوە وەکو بیلالی حەبەشی وەکو زولنەیڕا
چەندینی تر لە عەبد و بەندەکانی دەکڕی و ئازادی دەکرد و هەروە یەکێکیشی لە ڕێگاکانی ئازادکردنی عەبد و بەندە ئەوە بوو کەفارەت یەکێک لە ئەوەی کە ئینسان لە گوناح بێتە دەرێ و گوناحەکانی لەسەر بسڕێتەوە دەبای عەبدێک ئازاد بکە وەکو قەتل وەکو کەسێک کە لە مانجی ڕەمەزان بە ڕۆژی بی وەکو ئەوەی کەسێک سوێن بخۆ کەفارەتی بدە هەموو ئەو کەفارەتانە یەکەمین شت عیتق ڕەقەبەتن ئازادکردنی عەبدێک بوو ئەو ئیطعام فی یوم ذی مەزغەبە یاخود بڕینی ڕێگای کۆسبووتەگەرە ناخۆشەکان ئەوەیە تێرکردنی خەڵکانێک ناندانی خەڵکانێک فی یومین لە ڕۆژگارێک ذی مەزغەبە کە ئەو ڕۆژە ڕۆژی گرانیە ڕۆژی سەختیە ڕۆژی نەهاتیە لەو ڕۆژەدا ئینسان بتانی ماڵ بدە بە خەڵکی یا خەڵکی فەقیر و هەژار و برسی تێر بکە هێشتا ئەنگۆ نەگەیشتنە ئەو ئاستا لۆیە پێغەمبەری خوا کاتێک کۆچی کرد و دەوڵەتی مەدینەی دامەزران هەردوو کۆسبی بڕی ئەو یەتیمەن ذا مەقرەبە کە بریتە لە ناندانی ئەو کەسانی کەوا ئەو یەتیم و بێ باوکانەی کەوا ذا مەقرەبە کەوا لە خزم و کەسانی نێزیکی خۆتانن بتان دەستیان بەسەدابین و یارمەتیان بدەن ئەو مسکینەن ذا مەتڕەبە یاخود ناندانی ئەو فەقیر و هەژارانەی کەوا زجیان بە عەردی وەنووساوە کەوتونە ناو تۆز و خۆڵی خۆیان تۆز و خۆڵیان لەسەر دل و بەرجیان نیشتیوە کەوتونە ناو سەرزەوی توانای هەستانەوەیان نییە ڕاوەسن لەسەر پێی خۆیان هەندە برسی و غەریب و بێکەس و بێنانن ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر دوای ئەنجامدانی هەموو ئەوانە ئازادکردنی عەبد و بەندەکان تێرکردنی فەقیر و هەژاران ئەوجا ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة دوای ئەوە عند ئەو کەسە برێ من الذين آمنوا ئەمن لەو کەسانم کە ئیمانم بەخوا هەیە بەڕێزان ئیمان هەر ئەوە نییە ئینسان برێ بە زوبان برێ من ئیمانم هەیە و هیچیکە نا وعملوا بزانە خوای گەورە لێرە باسی عەمیلوا الصالحات ناکە یعنی ئەو کەسە کاتێک کە عەبدی ئازاد کرد و خەڵکی تێر کرد ئەوە گەورەترین عەمەلی ساڵحە لەو ڕۆژگاری خۆی گرنگترین کارە وتواصوا بالصبر ئینجا ئامۆژگاری یەکتر بکەن بە سەبر و ئارامگرتن لەسەر دینی خوا لەسەر ناخۆشی و زەحمەتیەکان وتواصوا بالمرحمة و ئامۆژگاری یەکتر بکەن بالمرحمة بە سۆز و بەزەی هاتنەوە بە یەکتر ئەگەر کەسیانێک ئاوایان کرد ئولئیکە ئەصحاب المەیمەنە بەڕاستی ئەوانە دەبنە خەڵکانی دەستە ڕاست واتە کردەوەی چاکەیان بە دەستە ڕاست وەردەگرن لە دەستە ڕاستدا دەبن ئەوانە لە دنیای لەسەر لایەنی دەستە ڕاست دەبن لە ڕۆژی قیامەتێش لە ئەهلی دەستە ڕاست دەبن و دەستە چەپەکانیش خەڵکی دۆزەخن خوا پەنامان بدە والذین کەفەروا بآیاتنا و ئەوانەی کافر و بێباوەڕن بوون بە ئاەتەکانی ئێمە هم ئەصحاب المەشئەمە ئەوانن خەڵکانی دەستە چەپ ئەوانن لە دەستە چەپدا دەبن کردەوەی خۆیان بە دەستە چەپ وەردەگرنەوە پڕیەتی لە گوناه لە تاوان لە کوفر و شرک ئەوان بەهۆی ئەو کردەوە خراپانیان دەخرێنە ناو ئاگرێک عەلەیهیم ناڕ مؤصەدە دەخرێنە ناو ئاگرێکی ئەو تۆ کە دەرگاکانیان بەسەردا دەخرێ وەکو زیندانیەک وەکو بەندیخانەیەک تێیدا دەمێننەوە هەتایی تەوەری شەشەم سوود و پەندەکانی ئەو سوورەتە پیرۆزە پیرۆزی شوێنەکان بەهۆی کەس و نواندنی هەڵوێستی موسڵمانانەیە خوای گەورە ئەو شوێنە پیرۆزانەی داناوە نابێت لە ئەندازە بەدەر بە پیرۆز دابدرێن وەکو نابێت شتانێکی نادروستی تێدا دروستیان تێدا ئەنجام بدرێت هەروەک دروست نییە بە تایبەت ڕێگا ببڕی بۆ سەردانی هیچ شوێنێکی پیرۆز تەنها بۆ سێ شوێن دەبیتن پێغەمبەری خوا دەفەرمێ لا تشد الرحال إلا لثلاثة مساجد إلا إلى ثلاثة مساجد ئەویش پێغەمبەری خوا دەفەرمێ مزگەوتی مەکەی پیرۆز و مزگەوتی پێغەمبەر صلى الله عليه وسلم و مزگەوتی ئەقسا و هەروەها هەر نوێژێک لە مەکەی پیرۆز بە 100,000 نوێژەیە هەر نوێژێک لە مزگەوتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە مەدینەی منەوەڕە بە 1000 نوێژەیە هەر مزگەوتێک لە مەسجد الأقصا بە 500 نوێژ هەیە خاڵی دووەم ژیانی دنیا بریتە لە زەحمەتی و هەوڵ و کۆشش مرۆڤ ناحەسێتەوە تا نەچێتە بەهەشت هەرچی مرۆڤە ماندووە و هەوڵ و کۆشش دەکات بە بێباوەڕ و مسلمانانەوە
بەڵام مسلمان پاداشتی لەسەر وەردەگرێتەوە بێ باوەڕ تۆڵە و سزا دەدرێ چونکە بە شێوێکی نادروست هەوڵ و کۆششی کردووە. خاڵی سێم ئەوەی مرۆڤ دەجێڕێتەوە لە خراپە و کاری بەد هەستکردنە بە چاودێریکردنی خوای گەورە سوبحانەهو تەعالا. بۆیە هەموو ئەندامەکانی لەش و هەڵبژاردننی هەر بەرنامە و ڕێبازێک لێپرسینەوەی لەسرە لە ڕۆژی دوایی. خاڵی چوارەم ئەگە دنیا کۆسپ و ناخۆشی و زەحمەتی هەبێت دوا ڕۆژش کۆسپ و تەگەرە و زەحمەتی زۆری هەیە. ئەو کۆسپ و تەگەرە و زەحمەتیانش نابڕدرێت تەنها بە کردار و کاری زۆر گرنگ و گەورە نەبێت سەرباری هەمووشیان بڕوایەکی پتە و تۆکمەیە کە هۆکاری ڕزگاربوونە لە ڕۆژی دوایی. خاڵی پێنجەم بێباوەڕی هۆکاری زەحمەتی و سزای ئاگری دۆزەخە. خوای گەورە هەموو لایەکمان لە ئاگری دۆزەخ بپارێزی. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.